ڕوو دەکەم ئەو باوکانەی ژنی دۆمیان هێناوە یاخود خێزانیان مردووە و لێی جیابوونەتەوە ژنێ تریان هێناوە ئێستا لەگەڵ باوە ژنێکە مناڵەکانی دەژین. دەڵێن باوکی بەڕێز لەبەر خاتری نەفسی خۆت لە زوڵمی خێزانەکەت بێدەنگ مەبە. چی بکەم بەخوا ناچارم نییە. بۆ چارت نییە؟ لەبەر خاتری خۆت مناڵەکانت لەژێر تەعزیبە سزایەدان ڕەحم و بەزەیت نییە بۆیان بەنهێنی پرسیاریان لێ بکە ڕۆڵێکیان باوەژنتان چۆنە لەگەڵتانە؟ مەترسە باوەژنتان چۆنە لەگەڵتانە؟ لێتان نادا؟ عەزێتان نادا؟ دایکی نەماوە یا جیابوونەتەوە؟ خۆپەرست مەبە، ئەنانی مەبە، بزانە مناڵەکانت کێشەیان چییە؟ چونکە دەڵێن باوکمان گوێمان لێ ناگرێ، باوکمان بە بەرچاوی باوکمانەوە تەعەدامان لێ دەکرێ، زوڵممان لێ دەکرێ، دایکمان نەماوە باوەژن لێمان نەدات. باوەژنی خراپ باوەژنی شەیە لە دایک باشترە بەس کەمەوە. من باوەژنە خراپەکان دەڵێم، باشەکان خوالیان ڕازی بێ و نمونێشیان زۆر بێت. چونکە کە چەندها کەسەیە ئەڵێ ئەوەندە ڕێزە دایکم دەگرن ئەوەی ڕێزە باوەژنم دەگرن چونکە باشە لەگەڵمانە. بەڵام خراپەکان دەڵێم ئەوانەی کە لە مناڵەدەن بە دار بە ئاسن بە هەموو شتێک لە مناڵەکانیان دەن مناڵی ژنەکەی تر. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا تنزع الرحمة إلا من شقي. باوکی بەڕێز گوێ بگرە، ڕەحم لە دڵی هیچ کەسێک دەرناکرێ ئیلا ئینسانی بەدبەخت و شەقاوەت نەبێت. ئەوەی بەدبەختە خوا ڕەحمی لە دڵی ئەو کەسە دەرکردووە. واللهی تۆش ئەگەر ئەو زوڵمانە ببینی و بێتەنگ بی تۆ بەدبەختی، تۆ شەقیت. خوا ڕەحمی لە دڵی ئینسانی بەختەوەر دەرناکات ئیلا ئینسانێکە بەدبەخت بێ خۆت ئاسایی. بۆیە زوڵمەکان قبول مەکە. زوڵمت بینی خێزانیشتا لێ قبول مەکە. بەڵێ ناتوانی زوڵم لە مناڵێک بکەی دایکی تەلاق دراوە یا دایکی مردووە بۆ لێت قبول ناکە. دوو جار لێ قبول مەکە، ئەوش ناتوانێ ئاوا بکەت. گوێ لە مناڵەکانت بگرە و بشڵێ مناڵەکان ئاوایان و تۆ یەک شتێ بەرامبەریان بکەی لێت قبول ناکە. ئەوانە گوناحن، بێسەرپەرشتن، بێنازن، لە بۆنی دایک بێبەش بوونە. باوکی بە ڕەحم کوا ڕەحمت، کوا ویژدانت ڕەحمتە بێ ڕەحم. تۆ دەڵێ من بە ڕەحمم، کوا ڕەحمەکەت؟